لە نێو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتین لە شاری هەولێر دەمانەوێت لە ماوەی 24 کاتژمێردا بزانین لێرە چۆن پێشوازی لەو نەخۆش و بریندارانە دەکەن کە بە هەر هۆکارێکەوە بێت سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن. مەبەسمانە لەو ماوەیەدا بزانین کێشە و ئاسەنگەکان چین و چی دەگوزارێت. سەرەتا دەمەوێت ڕای ئەو نەخۆش و هاوڵاتیانە وەربگرم کە بۆ مەبەستی چارەسەر سەردانی نەخۆشخانەکەیان کردووە. دەربارەی خزمەتگوزاری تەندروستی و بەڕێوەچوونیش و کارەکانی ناو نەخۆشخانەکە پرسیاریان لێ دەکەم. بەڕێسان نەخۆشتان هێناوەتە نەخۆشخانەکە چارەسەری بۆ کراوەوە پەیوەندی نێوان نەخۆش و پزیشکەکان چۆنە لێرە باش بەدەمیانەوەیان لە زۆر باش بوو بە لە چارەسەری بکراوە هەموو پێداویستانێک کە دەیویست بووی کرا بەڵێ و هەروە دکتۆرەکانیش بەبێ کەم و کورتی بۆ پەڕی خەمخۆری و بەدەم نەخۆشەکانەوە چوون دکتۆر بەردەوام هەرچەندە دکتۆری ئیخسائی و هەموو دکتۆرەکانی کە چاودێریان کرد و ئەلحەمدولیلا تەندروست زۆر باشە بەڵام خوا نەخواستە لە حاڵەتی کوتوپڕ بوونە تو حاڵەتی چوار بەسەر بێتن نەتوانی شوێنێکی بۆ دابین بکەی واروە نەخۆشخانەی ئەهلی بوونمە شەوی 1 ملیۆن دەیەتن ئەگەر من هەمبی ئەی فەقیرێکی قڕ بەسەر بکاتن دەبی یعنی شوێنەکە هەیە بەڵام کەمە یعنی توانای لە خۆلگرتنی هەموو نەخۆشیشی یعنی بوون کوتوپڕ و ترسناکی نییە. وەکو دکتۆر و کارمەندەکان بەڕاستی ستافی کارمەندەکان قسووریان نییە هەروەلا من گلەیم لەوانە نییە بەس عیلاج نییە کاکە. ئێستا لۆن منە پارچە حەبک محتەمەلی ئەگە بە 5,000 بیتن نییە لێرانە ئانی بەس ئەو دا و دەرمانانە لێرە هەیە کە نرخەکەی کەمە نییە ینی ئەگە لە 5,000 بەرەو سەرێبی نییە و عیلاجە لێرە. ئێستا لۆن من ئێستان بابمینەیە دوو فاسخینە دەی بسم نەدەری لێ بکەم کاکە محتەمەلی من ئیمکانێتەکەمەوی بەس فەقیری ئیمکانێتی نییە کاکە. فەحسەکان لێرە هەیە بۆتانی ناکەن یا هەر نییە بوونی دەرێن نییە لێکوانە فاسەکان دەی بسی لە دەرێ بیکەین کاکە لۆ نییە ئەگە تەواریەک نەیبێتن دەوایرەی حکومی نەبی ئەدی لە دەرێت سڵاو لێ مام باشی سەلامەت و سوپاسەکەم. نەخۆشیەکەی تۆ چییە؟ نەخۆشیەکەی من تەنگە نەفەس بوو. تەنگە نەفەسی لە کێکەوە لێرەیت؟ وەڵا وەستە دوێ بەیانی. چۆنە خزمەتگوزاری نەخۆشخانەکە چۆن بوو؟ خزمەتگوزاری لەوەی باشتر نانی بەدڵتە باشە؟ وەڵی بۆ خودایی گەورە ینی ئەلحەمدولیلا ینی ئەوێ ئەوان لۆمایان کردی کەس کەس ناکاتن نانی ئەوێ من بەڕاستی حەقیقەت بەڵێ ینی ئایزانێت دوو کەس دکتۆر هاتیە و سێسویە دوو هاتیە و سێسویە بەڵێ ئەلحەمدولیلا العانەکە چ بەلام نماوە. بە گوتەی بەڕێوبەرایەتی و کارمەندانی نەخۆشخانەکە 50% و نەخۆشانەی کە سەردانیان دەکەن هاوڵاتیانی عەرەب و ئاوارەکانی مووسڵن کە لە کەمپەکان و ناو شاری هەولێر و دەوروبەری نیشتەجێن. ئەم ئافرەتەش یەکێکە لەوانە و داوای چارەسەری زیاتر بۆ هاوسەرە نەخۆشەکەی دەکات. مێردەکەم نەخۆشە لە دوێنەوە لێرین هەندێک دەرمانمان بۆی وەرگرتووە بەڵام دەرمانەکانی تر دەبێت لە دەرەوە بیکڕین ئێمەش ناتوانین بیکڕین چونکە بەڕاستی زۆر گرانە داوا دەکەم دەرمانەکانمان لێرە بۆ دابینکەن. ڕۆژانە نزیکەی 600 نەخۆش سەردانی نەخۆشخانەکە دەکەن. بەشی هەرە زۆری گلەی و داواکاریەکانی ئەو کەسانش بریتیە لە کەمی یاخود نەبوونی هەندێک لە جۆری دەرمان و پشکنینە پزیشکیەکان. پزیشکێکیش کە لە نەخۆشخانەکە کار دەکات دەڵێ بە شێوەیەکی گشتی دەرمان هەیە و پێشی وایە لە بەرامبەر زۆری ژماری نەخۆشەکان پزیشکی پێویستیش هەیە. ئەو ژمارە زۆری نەخۆش کە ڕۆکاتە ئێرە ئەمە کێشەی بۆ ئێوە دروست نەکردووە ژماری پزیشکەکان کەم نین؟ وەک ژماری پزیشکی پسپۆر نەخێر کەم نییە بەڵام وەچی جەنابەت باسی کرد بەڵێن ژماری نەخۆش زۆرە نەخۆشش بە شێوەیەکی گشتی بەدەمی عەجەلەیەتی وەدەزانی هەر ئەو نەخۆشی خۆی کەسی دیکە نەخۆش نییە عەجەلەیەتی پێ حەزی لێ زوو بە زووترین کات دکتۆری ببینی بە زووترین کات فحوساتی لە بۆ بکرێ ئەشعەی سیتی سکانە. ئەی لە ڕووی عیلاج و دەرمان و پێداویستی پزیشکەکان مەسەلەن ئێمە خەڵکمان چاپێکوتمان لەگەڵاکە ڕای ئەوان ئەوە بوو یاخود گلەییان ئەوە بوو کە هەندێک دەرمان بە تایبەت ئەوانەی کە نرخیان لە سەر و 5,000 دینارە لێرە دەست ناکەوێت. هۆکاری ئەوە چییە لە بوونی نیە ئەو دەرمانانە لەو نەخۆشخانە یاخود چییە؟ بەڵێ دەرمان بە شێوەیەکی گشتی
دەتانم بڵێم کە ئیمێرجنسی کە نەخۆشخانەی فریاکەوتن ئەو دەرمانانە کە بۆ فریاکەوتن پێویستمان پێ هەیە. جاروبار دەرمان لەوانەیە کەمۆکە تەخیری بی بە هۆی ئەوەی مەسەلەن فەحس نەکرایە یان لەوانەیە 5 ڕۆژ هەفتەیەک نەبی بەڵام بە شێوەیەکی گشتی هەیە. پزیشکێکی دیکە ڕایەکی پێچەوانەی هەیە و کێشەی کەمی دەرمان ناشارێتەوە و دەشڵێ بە بەراورد بە زۆری ژمارەی نەخۆشەکان ژمارەی پزیشکی پێویست بۆ چارەسەر کەمە. نەقسێ لە پزیشک ئەلەوەی ینی گومان تێدا نیە و کەس ناتوانێت نکۆڵی ئەلەوەی بکە باشە. دووەم هەروەکو وتم ئێستا نەخۆشی زۆر بووە ینی نەخۆشی خۆمان لەوانەیە ئێمە بتوانین نەخۆشی خۆمان چارەسەر بکەین بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەوەی کە لە دەرەوە دێت ئەوانەی کە غەیرە کوردن وجگە لە ینی ڕۆست ئاواری عەرەبە ئەوانەی کە لە مووسڵ ئاوارە ڕۆژانە تۆ خۆت وەکو پزیشکێک لێرە چەند نەخۆشە بینیت؟ وڵی حەسەب ڕۆژە بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئەڤەرەج وەرگین ینی بە معادلی وەرگین لەوانەیە لە بینی 30 هەتا 50 و ڕۆژانی عوتڵە و ڕۆژانی جەژن و ڕۆژانی نەورۆز لەوانەیە زیاتر ینی جاری وا هەیە گەشتە 100. ئەم ژمارەیە زۆر نییە بۆ پزیشکێک لە ڕۆژێک بتوانێت بیبینێ بێگومان زۆرە ینی بەڕاستی لۆدەی زۆرمان لەسرە و هەم بەنی بەڕاستی ئێمە شەکەت دەبین ماندوو دەبین بەڕاستی بەچی بکە ینی ئێمە بەڕاستی هەتا ئێستا نەقسی دەرمانمانەیە نەقسی هەندێک مادەمان هەیە ئەوانی کە زۆر پێویستن بە تایبەتی ئەو دەرمانانەی کە دەبی ینی بە زووترین کار بگیرێت. بەڵێ وەکو چین ئەو دەرمانانە کە لێرە نەقسیان بەڕاستی دەرمانەکەمان بەڵێ بەڕاستی دەرمانەکەمان ئێمە هەیە باشە ئەوانەی کە زۆر لۆ ئەو حالەتانەی کە زۆر پێویستن بەڵام کافی نییە ینی لەوانەیە ئەگەر بێت بەڵێ مەسەد لەوانەیە ئەگەر بێت و لۆدێکی زۆرمان لەسەربی ئەگەر بێت و نەخۆشیشی زۆر بێت لەوانەیە بەش نەکاتن بەڕاستی. لە نێو نەخۆشخانەی فریاکەوتن لە بەردەم ژووری هەر پزیشکێک دەیان نەخۆش لە چاوەڕوانی بینینی پزیشک ڕاوەستاون لەم بارەشەوە پزیشکێک ئاشکرای دەکا کە هەندێک جار بەهۆی زۆری ژمارەی نەخۆش و کەمی ژمارەی پزیشکەوە هەڵی پزیشکی ڕوودەدات. ئەو فۆزای کە دوور زەبێت ئێستا کە باجەکەی بەڕاستی ئێمە وەکو پزیشک کارمەندان کە دروستی ئێمە باجەکەی دەدەین واجهەینی لەگەڵ خەڵکەکە خەڵکە گلەی دەکا ناگات بە پرسانی گەورە ڕووی لەمەیە قسەکان بۆ ئێمە ولە نتیجەی ئەوە زۆر جارن ئەمە تووشی هەڵە دەبین بەڕاستی وەکو پزیشک وەکو کارمەند تەندروستی چونکە بەپێی لە ڕووی زانستیەوە ئەگەر بکرێ من مەفرۆزە پزیشکێک کارمەندیشی تەندروستی ژمارەیەکی دیاریکراوە نەخۆش بەدانراوە ببینێت بۆ نمونە لە ماوەی کاتژمێرێک لەوانەیە 7 نەخۆش ئەگەر ببینێ بتوانێت بە شوەیەکی ڕاست تەشخیصی بکە و چارەسەریشی بکات. بەڵام ئێستا جاری وا هەیە لە ماوەی یەک کاتژمێر پزیشکێک یان کارمەندی تەندروستی زیاتر لە 35 نەخۆش دەبینێت لە نتیجەی ئەو زەڵتێکە لەسەرتا بێگومان تووشی قەراری هەڵە دەبی هەڵەکە لە ئەوەی نییە کە پزیشکەکە لە ڕووی زانستیەوە ئەو زانستی نیە ئەو علمەی نییە لە ڕووی ئەوەیە کە ئەو زەڵتێکە لەسەریتی لەوەی بتوانانی بە یەک جار هەموو بەڕێکە کە خەڵکەکە خۆی گلەی دەکاتە حرا ئەگەر بێت و بەڕێ نەکرێتن لە نتیجەی ئەوە لەوانی تووشی قەراری هەڵەبی نتیجەکەش ئەوەیە و هەموو بەو کارەکانیش دەگەڕێت بۆی کە حکوومەتی هەرێم هیچ پلانێکی نۆبە لە ڕووی تەندروستیەوە بتوانانی وەگرتان چارەسەر. کارمەندێکی تەندروستی کە لە نەخۆشخانەکەدا کار دەکات باسی سەختیارکەکەیان دەکا و دەڵێ بە بەردەوامی لە ماوەی 24 کاتژمێردا تەنها 8 کارمەندن کە پێشوازی لە نەخۆشەکان دەکەن و برینەکانیان ساڕێژ دەکەن. ئێستا لەم کاتێک ئێمە قسە دەکەین چەند کارمەندی تەندروستی لێرە بوونی هەیە کە بتوانێت خزمەتی نەخۆشەکان بکات؟ لە پێشوازی 5 لەگەڵ 1 ئافرەت. هەموو ئەو زەختەی هاوڵاتیانیش ئەو نەخۆشانەی کەیەن ئەبێ ئەم 5 کارمەندە بەڕێکە دەبێت 5 کارمەند دەبێت 24 ساعت. داواتان نەکردووە ژمارەتان زیادکەن؟ چەند جار داوا کراوە مدیریش داوا کردو بەڕێبەریش داوا کرد بەس دەرێن نییە. ئەی هۆکار چێ کە ژمارەتان کەمە لێرە و بەراورد بە نەخۆشخانەکانی ئەساس دەرێن بودجەنی و کارمەندی تەعیین ناکەن لەبەرەوەی ئەمە کاری نەکردوتە سەر ئیش و کارەکانیەوە؟ بەتەکید کاری کردو چۆن کاری نەکردووە بە 5 کارمەندێت و 24 ساعت هەموو هەولێری بەڕێوە دەکرێت لە حاجەمەنانەوە هەتا ئێرە نەپردیەوە هەتا ئێرە نەمووسڵەوە هەتا ئێرە. بێت کە لە هەولێر مووسڵ
لە شەقلاوە خەرگ ڕوو لێرە دەکات لە دیانە خەرگ لێرە ڕوو لێرە دەکات لە ئاکرێ خەڵک ڕوو لێرە دەکاتن بەڵام تەنها یەک کێشەمان هەیە نەخۆش کە دێتن هاوڵی زۆر لەگەرە هاوڵی زۆر لەگەرە زۆر جار هەیە هەموو شتێکمان و نەخۆش کردیا ئیشی نەخۆشیمان زۆر بەڕێک و پێچی جێبەجێ کردیا لەگەڵ ئەوەشدا ئەو هاوڵانەی کە لەگەرینە سەی ناشرینیان پێگوتینە تهدیدیان کردینە نەمانتانیە جوابیش دەینەوە. سەبارەت بە گلەی هاوڵاتیان لە کەمی دەرمان لەلایەک و گلەی کارمەندان و پزیشکان لە کەمی ژمارەیان و سەختی ئەرکەکەیان دەچینە لای بەڕێوبەری کارگێڕی نەخۆشخانەکە. نەخۆشخانەی فریاکەوتی ڕۆژهەڵات بە تایبەتی لەو بارودۆخی ئێستا قەیراناویدا لۆدێکی ئێزگار زۆرمان لەسەر وەکو نەخۆشخانە بە تایبەتی دوایی ئەو هەموو نەخۆش عربەی کە سەدای نەخۆشخانەکانمان دەکات لە ماوەی 24 کاتژمێر 500 هەتاکو 600 نەخۆش سەدای نەخۆشخانەکانمان دەکات دەتوانم بڵێم 150 عرب. ئێوە وەکو ستافی نەخۆشخانەکە وەکو کارمەندان وەکو پزیشکان لە تواناتانە هەیە ئەو هەموو ژمارە نەخۆشە پێشوازی لێ بکەن و بە پێی پێویست چارەسەریان بۆ بکەن یاخود ئەمە وەکۆڵێ لەسەر و توانای ئێوەوەیە. ئەو لۆدەی ئێستا کە لەسەرمانە لە سەری توانەکانی ئێمە بەڵێ بە تایبەت لەو بارودۆخی ئێستا کە جگە لە نەخۆشی خۆمان ئەمە نەخۆشی عەرەب و نەخۆشی کوردانی ڕۆژئاوا و خەڵکی بیانی ڕۆژانە سەدانمان باشە. ئێوە پێویستان بە فراوانکردنی شوێنەکەیە یاخود زیادکردنی کارمەند و پزیشک؟ پێویستمان بە هەردووچی هەیە هەم زیادکردنی کارمەند بە تایبەتی کارمەند چەند ساڵێکە کارمەندمان بۆ دانەمەزراوە بەڵێ داواشمان کردەوە بە کاتی ئیسمی داوامان کردووە بەڵام پێیان گوتوین ئەو قەیرانە داراییە چاک بی ئینشاڵڵا لە داهاتووی نزیکدا بۆتان دادەمەزێنی. لێرە گلەیەکی تری هەوڵاتیان نەبوونی یاخود کەمی دەرمانە ئەڵێن کە هەندێک دەرمانی ئاسایی هەیە ئەو دەرمانانشی کە گرنگن یاخود هەندێک نرخیان بەرزە نییە لە ناو نەخۆشخانەکە هۆکاری ئەوە چییە؟ دوای دروستبوونی ئەو قەیرانە دارایی کە تووشی کوردستان بووە بێشک تەسیری خۆی هەبوو بەڵام ئێمە وەکو لە بیرمان نەچی ئێمە نەخۆشخانەیەکی فریاکەوتین ئەو دەرمانانەی کە پێویستە و زەرورە بۆ فریاکەوتن ئەو دەرمانە دەتوانم بڵێم 90 لە کەمە دەست دەکەوی ئەوەی کە حاڵەتی تاڕیە و بۆ فریاکەوتن بەڵام هەندێک دەرمانیش هەیەکەوە ئێمە وەکو فریاکەوتن سوودی لێ وەرناگرین یان ئەوەندە پێمان زەروری نییە زیاتر گرنگی بە دەرمانە فریاکەوتەکان بچینە ئەوانە لامان دەست دەکەین. لە کاتی گەڕان و پرسیارکردنمان لە ناو نەخۆشخانەی فریاکەوتن تێبینی شێوازی ناونووسکردن و تۆمارکردنی زانیاریەکانی ئەو نەخۆشانەمان کرد کە سەردانی نەخۆشخانەکە دەکەن. جێگای سەرنج بوو کە لە شوێنێکی بچووکدا و لەسەر دەفتەرێک ناو زانیاری نەخۆشەکان تۆمار دەکرێت. ئێوە زانیاریەکان لێرە لەسەر ئەم دەفتەرەیە بە دەستنووس پڕەکەنەوە وەریەگرن لە نەخۆش بۆچی ئەو سیستەمە نەکراوە بە سیستەمێکی ئەلکترۆنی لە کۆمپیوتەرێکە تۆمار کرێت؟ وڵای تا ئێستا ئەو بڕیارە نهات ئینشاڵڵا دەکرێتە سیستەمی پێت وایە باشتر نییە؟ زۆر باشترە چکە ئەو فایلەکە خەڵکەکە هیچ خۆی تاوا دەکەن زاوێ دەبات لەگەر خۆی یانیش ڕاست زانیارەکەمان پێ فایلەکە خۆی نەخۆشیش خۆی خلاص کە دەبیێتەوە فایلاتی دانی بەڵێ کەچی نەخۆش لەگە خۆی دەبا یان ناگەرنتەوە شوێنەکەی. بۆ وەرگرتنی وەڵامی ئەو پرسیارەی بۆچی سیستەمی ئەلکترۆنی بۆ ئیش و کارەکانی نەخۆشخانەکە و تۆمارکردنی زانیاری نەخۆشەکان دانامەزرێنن دەچینەوە لای بەڕێوبەری کارگەڕی نەخۆشخانەکە. ئەو سیستەمەی کە بەڕێستان باسیەکان ئێمە بەڵامشمان بۆی دانا بەڵام ئەو سیستەمە تۆ ناکرێت تەنها بۆ نەخۆشخانەیە بدابێن لە شاری هەولێر بۆ ناکرێت بزانم چکو سیستەمێکە ئەمە ڕەبتمان زیاتر لەگەر فەرمانگەی تەندروستی هەولێر و وەزارەتی تەندروستی بەتایبەت فەرمانگەی تەندروستی هەولێر هەوڵشمان بۆدا کۆنفرانسێکیش کرا کەوا سیستەمێکی مۆدێرن دەستشان بکرێتن و سیستەمە کلاسیکی قەدیم دەربازمان بێتن ئەمەش پێویستی بە ئیمکانیات هەیە و پێویستیش باوەش هەیە ئەو سیستەمێک کە ئەمە ئیشمان لەسەرکردی هەموو نەخۆشخانەکانی شاری هەولێر بێکۆڕە بکات. دەچینە لای ئەو کارمەندانی کە بەردەوام سەرقاڵی چارەسەرکردنی نەخۆش یاخود بریندارەکانن. هەندێک جار وەک خۆیان دەڵێن نەخۆشەکە چارەسەر دەکرێت و دەگەڕێتەوە بۆ لای کەس و کارەکەی بەڵام هەندێکی دیکەیان بەهۆی سەختی نەخۆشی یاخود برینەکەیەوە گیان لەدەست دەدات. سەبارەت بە هەردووبارەکە لەگەڵ کارمەند و یاریدەدەری پزیشکەکان گفتوگۆ دەکەم
دەردەکەوێت کە گلەی زۆریان لە هاوڵی نەخۆشەکان هەیە گوایە تایبەتمەندی پیشەکەیان لە بەرچاو ناگرن و تەنانەت هەندێک جاریش سوکایەتیان پێ دەکەن. مەسەلە ئەوەیە نەخۆشێک دێتن 10 کەسی لەگەرە 5 کەسی لەگەرە لێ ناگەڕێ ئیشی لۆ بکەیت لێ ناگەڕێ ئۆکسیجنەکەی لە دابنێ ئۆکسیجین تێدەگەی وادەیە بمری مەسەلە بەبێ بەرنامەیە بێ هەموو شتەکە بەڕاستی مەسەلە ئەوەیە ئەلێوەڵە سەقەتی هەموو شتە چیە مەسەلە دکتۆر نییە ئەی بۆ لە دەرەوە مەسەن ڕێگریان لێ ناکەن بەس نەخۆشەکە یەک نەفەر لەگەڵی بێتە ژوورەوە لەدا مندێ بە تەواوی نەخۆش و نەفەرێکی لەگەردابی لە بەڕاستی پێشوازی یا لە پرزگە ڕێگریان لێ یان لێرە تەسلیم بکرێ و ئیسلام و تەسلیم نەفەرێکی لەگەردابی ئەو ها لە بیتن یانی زۆر کەسی پاس دەبی یان دەمری سبب ئەوانە لەگەڵ نەخۆشینە مثلا نەخۆشێک دیدە نەفەی لەگەردا پێی دەرێنە پێی دەرەی معنی کە پێی دەرکاکە ئەوە لە مەسلحەتی نەخۆشتونیا تو دەنەفەراتێ زۆری لەسەر نەخۆشی نەخۆشەکەت ئۆکسیجینی لێنایە یارمەتی بدەن هەتا هەناسەی باش بداتە دەچی دوو دەقات ئەو سەری دەچێتن زێڕەوانی دەری دەکایەنای مستەشفای کە ئەوە بوو وەزعەکە دۆزەکەی من بۆ دێتەوە سەر وەچی نەفسی شت دەکاتەوە بازە کەسانێک دێ ئەتو نازانی و کابرا لە جێ خۆی چیە من نازانم ئەم کۆرەمە بەرامبەر بێوی بەزەزانم عیلاجی بکەم دەرێ من تۆ من ناناسی من نازانمە تو چی یعنی خۆی هەردەکێشی ئاخری دیکە هاتە مشکلە گەورە بەکە کابرا گەورەش بیتن خۆ لێرە نەخەست مستەشفای ئەوە نییە ئەوە ڕەشە ئەوە سۆرە ئەوە سپیە ئەوە زەردە ئەوە کەسکە ئەوە مۆرە ئەوە ناخوا بەنگلادیشێک دێ ئەمە عیلاجی دەکەین تەواو فلیپینێک دێ عیلاجی دەکەین کابرا نبینی خۆی لەسەرمە بخڕی بری ئەمن ئەو قەومەمە ئەو عشیرەتەمە ئەو نازانم چی ینی کەواتە ئەگەم گوتمە ئەو قەوم و عشیرەتەوە ینی تێک و تەواو ینی کاول دەبی قەت بووە لە کارمەندێکی ئێرە بن زۆر بووە ئەرێ وەڵڵا زۆر بووە چەندان جار دنیان بە مندایە بە شەخصی خۆم ئەمن جواب نەدایتەوە ئەم لێرە نەخۆش زۆر جوونی نەخۆش ماسعیلی برند کردمەوە جوونی کردمە بەر هەر جوابش لەبەر ئەوەی نەخۆش بووها ئێستا نە ئەمە نەخۆش ئەگەر پشتێک لەگەر بکە بە هەموو ئەچ تەحمل لەگەر دەکەی نەخۆش ماسعیلەتەوە بەرز کردێتەوە بەس ئەوە نەخۆش بوو بەس ئەوەی لەگەر بەس ئەوەی لەگەر نەخۆشیدا زۆر ناخۆشە ئەوە لەگەر نەخۆش ئەوە ینی سوکایەتی بۆ پیشەکەت بکە سوکایەت سەبەبەکە چییە کە ئەو ئاها تووڕە ئەبێت وا بکا کە بەلاماری کارمەندێک بە ئەوەیە کرد پزیشک درەنگ ئەڕوا لە تاو ئازاری خۆیەتی چییە مەسەلە کەم و پڕی لێرە هەیە سەبەبی گەورەکەی زانین چیە بەڵێ خۆی بە شتێک دەزانی لە دەرێ شتەکە لێرەش لێ بخوڕی ئەوەیە سەبەب گەورەکەی ئەوەیە ئەندەوێت زوو چارەسەری بۆ بکەیت و یەکسەر بڕوا بەشتەوەیە ئەوە لۆیە وە دەرێم لەوەی لە دەوی دەردەچی و یەکەمسە دەرێ بابرێن ئەمنە و عشیرەتەمە هاوڵی یەکێک لە نەخۆشەکان کە گوێی لە گلەیەکانی کارمەندانی تەندروستی بوو بانگی کردم و گوتی ڕاستە ئەوان گلەییان لە ئێمە هەیە بەڵام ئێمەش گلەییمان لە ئەوان هەیە کاکە ئەوان تەسەڕوفاتەکانی وانە کەوە دەکات خەڵک وا بکاتن بۆچی ینی ئەمان یەک بەخۆم ئەمانە چییە لە مانجی دەی 2016 شەویش بوو بە نازانم چ ڕۆژێک و بابی خۆم هینا ئێکوانە سەعات 12 و 40 دقە لە دەری ئەلێکوانە 20 دقە نی و سەعات زیاتر ڕایانگرتن نانێژ بسمەکەم بابم بە تاقیتەنێ بوو بە چاوی خۆشم دەمدیت ئەو نێندرە فەرم و فران کەس دۆ ژۆری بە سێ بە چارچار هیچ ئیشینەوە بەس جیاوازیەکرا زۆر دەرمان گوزاریەکان بە شێوەیەکی گشتی چۆنە لەوەتی ئەمن بەبیرم دەکە فامم کرد دەبیتن ئەگەت دوو عیلاج دەبیتن لە سەیدە لە یەکەچیان هەیە یەکەچ دەیبسی لە دەرێ بگەڕین ئەوەی کە هەشە لە دەرەوە یان بە 500 یان بە 1000 میلیۆن تازە ئەلێکوانە ئۆکسیجینیان لۆ بابم دادەنا بەتەمابوون نەیگۆڕن قیناعەکەی دیو هەموو نەخۆشین یا ئەدیلۆ دکتۆر لە مارێ دەستی بە ئایمە قەتەر دەشۆ لۆ لێکوانە قیناعی لۆ نەخۆشی ناگۆڕتن ئەدیو هەموو گەندەڵی نییە ئەدیوێ یان نەدیو معاناتی خەڵک نییە ئەدیۆش گلەی خەڵک نییە ئەخە گەوان گلەیەکیان نەبی خەڵک دوی هەیە بۆ زانینی کێشەوە ئاستەنگەکان لە کاتی بەڕێوەچوونی ئیش و کارەکان تا درەنگانێکی شەو لەناو نەخۆشخانی فریاکەوتنی ڕۆژەڵات ماینەوە ئێستا دەمانەوێت بزانین لە دەرەوە و لە بەردەرگای نەخۆشخانەکە چی دەگوزارێت
تەمەنم هەمیان گەورەترە 20 کەس زیندە لۆ متەن لە تەمەن و ئاسایش ناکەم جوشوام ماژۆرێ ئێوە نەخۆشتان لە ژوورەوەی زەران ئەوەی نارێن 20 کەس لەگە من هەرە 20 لۆ ئێستا من ترکی کوردم لەبەرەوەی ڕام دەگەن ئەگە زیکرشکەم لەبەرمیتە ڕام ناکرێت بۆ منە جلی چۆنت دەبەر بێ ڕام ناگرێت جلی پاندۆر بە دکتۆرەکە تێبگەن یا خود بە شتشکەم تێبگەن بە مامۆستایەک شتە بە جلی کوردی ڕسیژی نیە لێرە بەس ئەمە شارازی پێوە بەو جەمەدانی بۆ جل لە کوردی هیزم بدەن هیزم نادەن کەیف خۆیتە خەڵک گلەی ئەوەی زۆرەکە مەسەلەن ئەڵێ کارمەندەکان هەندێک جار فەرق و جیاوازیەکەن لە بەڕێکردنی نەخۆشەکانی ئەو کەسانی کە لەگەڵ نەخۆشەکانان بۆ ژوورەوە هیچ شتێکی لەو جۆرە هەیە ئەو فەرق و جیاوازی چییە؟ نابی بەس لێرە یەک شتەکەیە بەڵێ بە تاقی تەنێت و نازانین کامی ڕاستە کامی درۆیە بەڵێ بۆیە ئەمە جاروای نەخفری زۆر ڕادەگرین ناکات و دووسەیەکی دێنێرینە ژۆرە تا دووسەیەکە دێتە دەرێ خەڵک تەعاملۆ شتەی ناکە کابرا دێ نازانی تن نەخۆشی نایتە دەرێ ژۆرێ دەڕواتە دەرێ بە سارەکەی هێر دەباتە دەرێ بێتەوە ژوورێ کابرەوە هەز دەکا منە فەرمان نارتۆ ژوورەوە کابرا لێ چاوەڕێ دەکا بەڵێ تو وەختێک چاوەڕێ دەکەی کاکە کابرا نەخۆشە بتە ژوورە دەی بێتەوە لایوەیان نا ئەمە وەڕقیان دەدێنێت جار واشە دەبینی چۆ لە دوودوو دەنێرینە ژۆرێ دوودوو بێتەوە دەرێ نازەمە خەڵکە بە سەباس نەخۆشێک دێ ئەگەر نەفەرێکی لەگەر بێ هەتا دوانیش کێشەمان بۆ دروست ناکە ئەمما ئەوەی دێ وەڵی نەخۆشیە ژانە سەری هەبووە هەش نەفەری لەگەر بووە یعنی بە خۆتەوە کە تەواری بەخۆی گچکەیە بخۆی تەوارەکە گچکەیە هەموو هەولێر و دەور بەرج احتمال لەسا ئەو تەوارێ دەکات گەر ئێستا ساعتە سیارە لێدایە سیارە لێدا بڕۆ 50 نەفەریان لە ژوورەیە ئەو جا هەیە دێدەرێ نەخۆشم هەیە وەژ نییە نەخۆش نییە ئەو کێشە لۆمە گەرە زۆرە بەڕاستی ئیستشاریەکە کێشە لۆمە دروستکردا و ئیستشاریە ئەگەر بێت و دەکەی ئیستشاری لەگەر تەوارەکەی جودا بکرێتەوە ئەمە کێشەمان کەم دێن بەڵێ تا ئێستا بە هۆی ئەو قەرەباڵغی ئەوەی کە باست کرد کێشە وەک دەمەقاڵێ و شەڕ و ئالۆزی دروست نەبوو لێرە والله زانی وایە استعمالی ڕاکێشرایە تهدیدمان کرایە لە بازاری تهدید کراینە لە جێیان تهدید کراینە ئەمە لۆ مساعدەی ئەو خەڵکی هاتن ئەمە لۆ خزمەتی ئەو خەڵکەی لێرەیە ئەمما ئەو خەڵکی هیچ مڕائەتێکی مەناکە ئەگەر بێت و برایان زێرەوانی لێرە نەبن بەڕاستی ئەمە وەزعما زۆر شەڕە دەبی بەجێ بێرن دەکەی بکەینەوە بۆ کاریبوونی ئێوە بۆ ئەوەیە کۆنتترۆلی ئەو خەڵکە زۆرە بکەن کە یانەوەی هەمویان بچنە ژوورەوە مشکلەکەمان زۆرە خەڵک زۆر دێت لەگەر نەخۆشی دێن هەوار دەکەن لە ژوورێت ینی دایناکەتن ئەو هەموو نەفرە لەگەر نەخۆشێکی بێن 10 نەفر وەڵام ماخۆڵ نییە هیچ کات ڕوویاوە ئێوە لەگەڵ ئەو کەسانی کە یانوی بچنە ژوورەوە دەنگە دەنگ و ئالۆزی دروست بێت زۆر چاڵێ هەموو ڕۆژێ دەک بەڵێ ینی زیاتر بە شەوان دەگەشی چونکە هەموو لێ سەریشیان دێنە ماڵێ وەختی هیچ نییە بەتاڵن هەموو دێن ڕۆ خەستەخانە دەکەن بەڵێ ئێوە وەکو هێزەکانی زێربانی توانیتانە لێرە کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەن یاخود هێشتا ئەو حاڵەتە هەیە و لە توانە ئێوە لە دەکەین بەس حالەتەکە مشکلەوە زۆرن لە سەرێک دێن ئێستا وەژبەکی دەردەکەینە دەرێ وەژبەکی تر دێتن هەر مشکلە ڕوە بەڵێ ئێوە پێتان باشە چی بکرێ داواکاری ئێوە چییە؟ وڵا داواکاری ماوە لەو خەرکەی ئەو خەرکەی بەڕێز یعنی وەختی دێنە خەستەخانەی نەخۆشەکە وەرە با پەنگاویش بیت بەس 2 نەفەر 3 نەفەر زیاتر لەگەری نێنەکەن دکتۆری لە دکتۆری تێک دەدات لە بەدواداچوون و پرسیارکردنەکانمان لە نێو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات دەردەکەوێت کە کەمی دەرمان و پزیشک و کارمەندی تەندروستی وای کردووە نەتوانرێت چارەسەری پێویست بۆ ئەو نەخۆشانە بکرێت کە سەردانی نەخۆشخانەکە دەکەن زۆری ژمارەی نەخۆش و هاوڵی نەخۆشەکانیش بوونەتە گرفتێکی دیکە لە بەردەم پزیشکان و کارمەندانی نەخۆشخانی فریاکەوتن کە وەک خۆیان دەڵێن ئەرکەکەیانی سەختتر کردووە و هەندێک جاریش بەو هۆیەوە چارەسەر و دەرمانی هەڵا بە نەخۆش دراوە.